ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان پێگەی هەرێمی کوردستان و بەشداری سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆڕبەندی ئابووری جیهانی لا دافۆس بە میوانداری بەڕێز و خۆشەویست کاک بەرزان حامد چاودێری سیاسی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. مامۆستا بارزان بەخێر بیت و خۆشحاڵین. زۆر سپاس بۆیەوە. مامۆستا پەنجاهەمین کۆڕبەندی ئابووری جیهان لە دافۆس دەنگدانەوەی زۆری هەبوو و جیاواز لە ساڵانی پێشوو فۆکسی میدیای جیهانی لەسەر دافۆس بوو. لە ئاستێکی زۆر بەرزە تەماشای کۆنگرەکە کرا و تەحلیل و شیکردنەوە و هەواڵی جیاواز و دەنگۆی جیاوازی بەدوای خۆیان هێنا. پێمان خۆشە بە میوانداری جەنابەت گفتوگۆی ئەم تەوەرە بکەین بە تایبەت بەشداریکردنی سەرۆکی هەرێمی کوردستان بە شاندێک و بە ڕسمی ناساندنی هەرێمی کوردستان و ئەو دیدارانەی و ئەو لێککەوتانەی کە لەو کۆنگرەیە کرایەوە. خوێندنەوەی مامۆستا بەرزان بۆ پەنجاهەمین کۆڕبەندی دافۆسی بوو. زۆر سپاس بۆیەوە. دیارە کۆڕبەندی ئابووری جیهانی لە دافۆس کۆڕبەندێکە کە ماوەی 50 ساڵە لەسەر یەک ئەم کۆڕبەندە بەڕێوە ئەچێ و لە ساڵی 1970ەوە ئەم کۆڕبەندە بە ناوی کۆڕبەندی بەڕێوەبەردنی ئەوروپا دروست بووە. دواتریش لە ساڵی 1970 ناوی گۆڕا بە کۆڕبەندی ئابووری جیهانی. ئەم کۆڕبەندە وێزگەیەکی گرنگە بۆ ئەوەی تێکڕای سەرکردە و کارکتەرە گرنگ و سیاسی و سەرمایەدارە جیهانیەکان بەشداری تیا بکەن و کۆمەڵێکی زۆر باس و خواسی گرنگ کە بریتین لە پرسەگەرم و گوڕەکانی ڕۆژ تیانە باسەکرێ و ئەم کۆڕبەندە زیاتر لە 224 پانێڵی جیاجای لە خۆ گرتە بوو کە زیاتر لە 700 کەس لە ناو کۆڕبەندەکە وتار و با بڵێن مەسجی خۆیانیان نەبوو بە نیسبەت کۆڕبەندەکەەوە. ئەوەی کە بۆ ئێمە وەک هەرێمی کوردستان گرنگ بوو ئەوە بوو کە سەرۆکی هەرێمی کوردستان بەشداری لەم کۆڕبەندا کرد بە وەفدێکی کە لەگەڵ خۆی بردبوونی. دیار بوو ئەم وەفدا کە پێگاتە بوون لە کۆمەڵێک لەو وەزیر و لەو کەسانی کە پەیوەندیدارن بە بابەتی کۆڕبەندی ئابوووریەکەەوە لە ڕووی اقتصادەوە لەوێ وجودیان هەبوو و لە پەراوێزی ئەو کۆڕبەندەیە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان توانی چاوی بە کۆمەڵێک لە سەرکردە سیاسیە جیهانیەکان بکەوێت لە نێویاندا ترامپ کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و ڕۆڵ و نەخشێکی گرنگی لە هەڵسوڕاندن و لە جوڵاندنی بازاڕی هەم سیاسی و هەم اقتصادی عالەمی هەیە توانی لەو نێوەندەیە چاوی بۆ بکەوێت و هەروەها چاوی بە سکرتێری گشتی با بڵێن نەتەوە یەکگرتووەکان بکەوێ کە ئەویش بۆ خۆی خاوەنی پێگەیەکی گرنگە و ڕۆڵیان هەیە لەوەی کە بۆ چارەسەرکردن و بۆ خستنە بەرباس و خواسی ئەو کێشە و گیر و گرفتانی کە بە شێوەیەکی گشتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و لە زەمنیانە ئەو گۆڕانکاری و ئاڵۆ گۆڕە سیاسی کە لە ڕابردوو لە شەڕی داعش و لە ململانێ گەرمەکانی وڵاتانی تر چ لە عێراق چ لە سووریا چ لە لوبنان و لە بەحرین و لەوانە هەبوو بۆ خۆی نەتەوە یەکگرتووەکان ڕۆڵی هەیە لەوەی کە بتوانێت کارکتەری گرنگ و سەرێکی بێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. بەڵێ مامۆستا چوونی کورد بۆ مەحفەلی نێودەوڵەتی تازە نییە. ئێمە لە خولەکانی پێشتریش لە دافۆس لە 47 لە 48 لە 49 بینیمان کە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت بەشداری دافۆسە بوون. تەنانەت کۆنفرانسی میونخ کە بۆ ئاسایشی نێودەوڵەتیە دووبارە کوردەر حوزوری هەبووە لەسەر ئاستی نێودەوڵەتی ینی دەیەکە کورد باشێ ناوێتی و ئیستیقبالی کورد دەکرێت بەشداری هەیە ناوی هەیە لە ناو کۆنفرانسەکەیە شوێنی هەیە پێگەی هەیە هەروەی کە بەڕێزت باس کرد لەسەر ئاستی گەورە بەرپرسانی دەوڵەت تەزلێزەکانی دنیا پێشوازیەکرێ. بەڵام ئەوەی کە ئەم جارە هەست پێکرا لە پەنجاهەمین خولی دافۆسا ڕووناکی زۆر زیاتر خرا بۆ سەر قەزیەی کورد و پێگەی هەرێمی کوردستان و بە تایبەتیش کارکتەری سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نەسیروان بارزانی. خوێندنەوە چێ بووی کە کورد لە هەزارەی بیستەمە یان لە 2020 و لە پەنجاهەمین خولی کۆڕبەندەکەیە فۆکسێکی زیاتری خرایە سەر ڕووناکی زیاتری خرایە سەر
و بە بایەخێکی گەورەترەوە مامەڵی لەگەڵ کرا. بێگومان ئەو ڕۆڵانەی کە هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیک و لە ڕووی کاریگەری هەرێمی کوردستان چ لە بواری ئابووری سربەخۆ و چ لە بواری ئەوەی کە هەرێمی کوردستان تێکشکێنە پێشمەرهێزی پێشمەرگەی کوردستان تێکشکێنەرێکی جەنگاوەرێکی باشی شکاندنی ئەفسانەی داعش بوو لە ناوچەکە کە بوو بۆ بەشێک لەو بەرەنگار بوونەوە نێودەوڵەتی کە ئەمریکا سەرپەرشتیە کردووە و پەیمانان پشتیوانی بوون. هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی بینی لە تێکشکاندنی ئەو هێزە ڕەشەی کە ناوی داعش بوو. ئەوە خۆی بۆ خۆی خاڵێک بوو کە میلەتی کورد و سەرکردایەتی سیاسی کورد شانازی بەو خاڵەوەکە بۆیە ئەم خاڵەش بە نیسبەتی خودی ئەمریکیەکان و هاوپەیمانەکانەوە خاڵێکی گەشت بوو و وای کرد کە زۆرتر قوت بدا بە پێگەی هەرێمی کوردستان. خاڵێکی تری ئەوە بوو کە لەو چوارچێوە و فەوزا و ئاژاوە و شەڕەگەرمانەی کە لە سنوورەکە بوون هەرێمی کوردستان منتیقەیەکی ساکن و ئامین بوو بۆ هەموو ئەو ئاوارانەی کە لە چ سووریا و چ ناوچە سونە نشینەکان ئاوارە ئەبوون و ڕویان لە هەرێمی کوردستانە کرد کە لەسەر و 1,200,000 کەس و زیاتریشەوە بوو بە بەراورد بەو ئاوارانەی کە ڕویان لە وڵاتانی تری دەوروبەری وەکو تورکیا کرد. وەکو پێم وتی ئەوەی کە پەیوەندی بە ئابووری سربەخۆ هەبوو کە بەداخەوە لەسەر ئاستی ناوخۆ لە ڕابردوو زۆر دژایەتی کرا و زۆر تەنگ و چەڵەمە و گیر و گرفتی بۆ دروست کرا، بەڵام ئابووری سربەخۆ لەم دیدارەی داڤۆسا پێیوتین کە موقعەتی هەرێمی کوردستانی گەیاندوێتە چ ئاستێک و چۆن بەرزی کردوێتەوە و چۆن ئەتوانرێت ئێمە لە ڕێگەی ئابووری سربەخۆ بتوانین ئەگەر لە ئێستاشانە بێ لە ئایندەیە ئێمە ئیتر چاولەدەستی هیچ دەوڵەتێکی تر نەبین بۆ ئەوەی بتوانێ ئەوەی کە پێی ئەوتر ئیکتیفای ذاتی لە خۆبەڕێوەبردننی هەرێمی کوردستانە ینی ئێمە چاو لە دەستی ئەوان بین. ئەوە ئەو بەردە گرنگە سەرەکیە بوو کە لە هەرێمی کوردستانە لەسەر بناغە دانرا و توانرا و دەتوانرێت بۆ ئایندەیش. ئێمە لەو هەنگاوە گەورە ئێمە سودمەند ببینی و بیبینی. ئەوە خاڵێکی گرنگ بوو کە مەسەلەکە پەیوەندی بە ئابووریەوە بوو و پەیوەندی بە ئەو هاوسەنگی ڕاگررتنەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو سیاسەتە حەکیمانەی کە لە هەرێم بە نیسبەتی ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان ئەو جەمسەرە گەرمانەی کە هەمیشە لە کێشە و ململانیە بوون ئێران لە ناوچەکە و بە شێوەیەکی تر ئەمریکا بە وەک دوو کارکتەری دژ بە یەک کە لە دژی بەرژەوەندەکانی یەکتری کاریانە کرد، هەرێمی کوردستان توانی لە واقعا زۆر بە سەلامەتی لی دەرباز بێ و نەچۆژێر هیچ بار و هیچ فشارێکی ئەو دەوڵەتانی کە بە جۆرێک لە جۆرەکان یانویست هەرێمی کوردستان بکەنە خاوەن نفوسی خۆیان لە سنوورەکە. ئەوانە هەمووی خاڵی ئیجابی بوون و ئەو خاڵانە بوون کە دەبوو فۆکسی لەسەر بێ و تەنانەت کاتێک کە فۆکس نیوسی ئەمریکی باس لە دیداری سەرۆک نێچیرەڤان بارزانی لەگەڵ ترامپ دەکا ئەڵێ سەرۆکی ئەمریکا چاوی بە سەرۆکی کوردستانەکەوێ، یعنی خۆی بۆ خۆی دەستەواژەی سەرۆکی کوردستان لە ڕۆژنامەیەکی گرنگی وەکو فۆکس نیوسە خاڵێکی گرنگە و پێویستی بەوایە کە ئێمە چاو لەوە بین کە لە داهاتووە لە ئایندا و لە بەرنامەی ئەمریکیەکانە هەیە کە هەرێمی کوردستان شوێنی ئەو شوێنەیە کە ئومێدی پێێتی لە نێوان عێراقی شیعی لەلایەک و ئێرانی شیعی لەلایەکی ترەوە و سونە کە با بڵێن هەڵقوڵاوی داعشە بە جۆرێک لە جۆرەکان یان با بڵێن داعش هەڵقوڵاوی بیئەی سونیە لە منتیقەکە لەم نێوەندەیە تەنیا هەرێمی کوردستانەکە جێگەی ئومێدی ئەوەیە کە ئەمریکا بتوانێت بۆ پشودانی هێزەکانی و بۆ مانەوەی هێزەکانی و بۆ ئەوەی بتوانێت لەوێەوە ئەو بەرنامە استراتیژیی کە هەیەی بە جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستانە دای بمەزرێنێ وەکاری لەسەر بکە. دەست خۆش مامەسا باسی ڕەهەندی ئابووریت کرد، هەوڵی زۆر هەبوو بۆی کە ئابووری هەرێمی کوردستان تووشی جۆرێک لە پاشەخشە بکرێ
بڕینی بودجەی حکوومەت هەرێمی کوردستان، نەسەلماندنی بەشی زۆری شایستە دارایەکانی هێزی پێشمەرگەی کوردستان، دروستکردنی جۆرێک لە گەمارۆ لەسەر هەرێمی کوردستان و قەتیسکردنی ئابوووریەکەی. بە بەڕێزت گەشتبینیت هەبوو لەسەرەوەی کە ئابووری هەرێمی کوردستان بە تایبەت لەم کۆنگرێ ڕاگەر تەماشای بکەین شایانی ئەوەیە کە گەشە بکە دووبارە ئومێدی لەسەر هەڵبچەندرێ. خوێندنەوە چیە بۆی کە ئابووری هەرێمی کوردستان لە قۆناغەکانی داهاتوو بتوانێت ئابوووریکی باشتر بێ بە تایبەت لەو ڕەنگەیەوە کە بەشێک لە خەڵک نیگەرانن لەسەر لە ژیانی ئابووری خۆیان لە ئاستی گوزەرانیان لە زەمانێک کە پاشکەوتی موچە هەبوو لەوەی کە هێشتا هەرێمی کوردستان نەگەیشتوتەوە دۆخە ئاساییەکی جارانی پێشوو خۆی. خوێندنەوەی تۆ چێ بووی کە دوای ئەم کۆنگرەیە دوای ئەو ئومێدەکە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشتر بچێ؟ بەڵێ ئێمە ئەگەر تەماشا بکەین لە ساڵی 2014ەوە ینی قەیرانێکی ئابووری زۆر سەخت ڕووی لە هەرێمی کوردستان کرد و ئەو قەیرانە ئابووریە فاکتەری سەرەکی بوو بەوەی کە ناکرێت هەموو جارێک وەفتی هەرێمی کوردستان لاولێرەوە بچێتە بەغدا بۆ ئەوەی شایستە دارایەکانی پێبدرێ و ناکرێت هەموو کاتێک لە سەروبەندی ئامادەکردنی بودجەی ساڵانەی عێراقا نوێنەرە کوردەکان شەڕێەوە بکەن تا بتوانن جێگەی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بکەنەوە بەداخەوە کە لە سەر شارعی عێراقی ڕێیەکی زۆر هەبوو لەوەی کە هەرێمی کوردستان ئەبێ ئەو شایستە دارایی کە هەیەی ئێستا نەیمێنێ بوو بۆ جۆرێک لەو چەکەی کە ئەوان کاتێک نانەتوانی شەڕی سیاسی لەگەڵ بکەن شەڕی اقتصادیان لەگەڵە کردی بەشێک بوو لەو پلانەی کە ساڵەهایە ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق بەرامبەر بە میلەتی کورد پەیڕەویەکەن درێژە پێدەری سیاسەتی تعریب و سیاسەتی تەبعیس و سیاسەتی تەرحیل و سیاسەتی قەتوعامی خەڵکی کوردستان بوو ئەوەی کە ئەوان دەستیان پێکرد سیاسەتی بڕینی بودجە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان بوو بۆیە بیر لەوە کرایەوە کە هەرێمی کوردستانیش وەک یەکەیەکی دەستوری ڕێگە پێدراو لە چوارچێوەی دەستوری عێراقا خاوەن اقتصادی سربەخۆی خۆی بێ و ئەم اقتصادە بە شێوەیە لە شێوەکان بە تەنسیق لەگەڵ ناوەندا کە ناوەند مەبەست بەغایە تایە چکە لە دەوڵەتی فیدراالیە شتێک نییە ناوی ناوەند بێ و دەبوو ئێستا هەر پارێزگایەکان چەند پارێزگایەک بۆ خۆیان بیان توانایە هەرێمێکی هاوشێوەی هەرێمی کوردستان بنیاد بنێن و بتوان خاوەنی واریدات و داهاتی خۆیان بن و بە واریدات و داهاتی خۆیان بتوانن ژیانی ئیداری و ئابووری خۆیان بەڕێوە بەرن. ئەوەی کە هەرێمی کوردستان کردی لە ڕابردوو دژایەتی زۆری کرا و بەردی زۆر خراە سەر ئەو ڕێگەیە بەڵام خۆشبەختانە سیاسەتەکە تا ڕادەیەکی باش وێڕای ئەوەی کە بوو بۆ بیانوویەک بۆ ئەو دەسەڵاتدارانەی کە لە بەغدا بوون کە بودجەی هەرێمی کوردستانیان بڕی و شایستە دارایەکانیان بڕی بەڵام لە ئێستاە ئەو ئاسۆیە ڕوونە لە کاتێکە ئەگەر بیشتوانرێت ئەو بڕە نەوتەی کە لە بودجە داوا کراوە کە 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە بدرێ هێشتا هەرێمی کوردستان لەبەرەوەی بۆتە خاوەنی پرۆژەکە وەرەبەرەوەی کۆمپانیا زەبەلاحەکانی ئیکسۆن مۆبیل و شیفرۆن لە هەرێمی کوردستانە کە دوو کۆمپانیای گرنگی ئەمریکین و ئەمریکاش شوێن بەرژەوەندیەکان و شوێن ئەو مەسالیحانەیە کەوێکە لە شوێنێکە بەردی بناغەکەی داناوە ئەمە خۆی بۆ خۆی ڕاکێشانی با بڵێن ئەو بەشەیە کە لە قووەتی اقتصادی ئەمریکیە بۆ سنوورەکە و خستناوەیەتی بەوەی کە لە کاتی تێکچوونی زروفی سیاسیشە ئەو بەوەی کە مادام مەسالیحی اقتصادی لە سنوورەکە هەیە نەتوانێت دەستبەرداری ئەو شوێنانە بێ. ینی ئاماژەی سەرکەوتنی ئەم قۆناغەلانی کەم ئەگەر بەشێکی اقتصادی بێ ئەوە بەشە گرنگەکەی بەڕاستی بەشی سیاسەتی و ئێمە بیرمان نەچێکە ئەگەر لە 1920ەکانی سەدەی ڕابردوو نەوتی عێراقی لە عێراقا دەرهێنرابێ ئەوە لە 1970ەکە عێراقیەکان بە شێوەیەکی گشتی توانیان سوودی لێ بێن و نەوتی وەکو ئەڵێن نەوتی عەرەب خۆماڵی بکرێ. بۆیە لای ئێمە کە چەند ساڵێکە ئەم بابەتی گرتنەبەری ڕێگای دروستکردنی با بڵێن اقتصادی سربەخۆ لە قۆناغی سەرەتاییایە و لەو قۆناغایە کە ئەو پێویستی بەوە هەیە مانگانە یان ساڵانە
پارەی دەستحەقی کۆمپانیەکان بدات و پێم وا بێت بەشێکی زۆری کێشەکانی ئێستاکە لەگەڵ عێراق هەیەی لەسەر و بابەتەیە بەڵام ئەوە کۆتایی پێت بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان بەردێکی داناوە لەسەر بناغی اقتصادی سربەخۆ و ئەم اقتصادە سربەخۆ دووریان نزیک هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش دەی سوودمن ئەبێ و ئەتوانێ ببێت بە چکە بەڕاستی هیچ ئەمەلێک لە عێراقا نییە کە ئێمە ئەگەر تەجروبە بکەین ئێستا سیرەکەین با بڵێن نوێنەرە سونیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بۆ ئەوەکەن کە ئەوانیش بە هەمان شێوەی هەرێمی کوردستان ئیسە بۆتە ڕۆژەف کە بیانەوێ هەرێمێکی سونە دابمەزرێنن و ئەو هەرێمە سونە بکەن بە هاوسێی هەرێمی کوردستان و ئەوانیش بتوانن لە ڕێگەی ئەو واریداتانی کە لە بەردەستیانە ئەبێ بتوانن وەکو هەرێمی کوردستان ببنە خاوەنی داهاتێک و ئەو کاتە لە ڕووی فعلیەوە عێراق دەبێتە سێ هەرێم و ئەم هەرێمانە کە ڕێپێدراون لە ڕاستیا لە دەستوری عێراقا و دەستوری عێراقیش خەڵکی عێراق بۆ خۆی دەنگی پێداوە ئەوە خاڵێکی باشەوە خاڵێکی ئیجابیەوە لە بەرژەوەندی کورد تەواوە بێ. کاک بەرزان پێم خۆشە بەدەر لەو ڕەهەندە ئابوووریە باسی ڕەهەندێکی معنەوی و سیمبۆلی بکەین کە لە کۆنگری دافۆس لە پشت سەرۆکی هەرێمی کوردستان بە تایبەتی لە دیداری سەرۆکی هەرێم و سەرۆک ترامپە لە پاڵ ئاڵای ئەمریکا ئاڵای کوردستانیش هەبوو و وەک ئەوەی جەنابە باسی کرد کە فۆکس نیوز دیدارەکەی نێوان هەردوو سەرۆک بۆە ناوهێنێکاڵێ سەرۆک ترامپ سەرۆکی کوردستانی بێنیوە ئەم دیۆ معنەی و سمبۆلیە چۆن خوێنی؟ بەڵێ دیارە سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزداری شرەفان بارزانی کە لەوێ بووە نوێنەرایەتی تەواوی خەڵکی کوردستانی کردووە بە هەموو پێکاتەکانیەوە و ئاڵای کوردستانیش کە فۆکسێکی زۆری هەم لە میدیا و هەم لە سۆشیال میدیا کەوتە سەر ڕەمزێکە بۆ ئەوەی کە هەموو خەڵکی کوردستان شانازی پێوە کرد و هەموو خەڵکی کوردستان زانی کە لە مووقعێکی وەکو داڤۆسا کە کۆربەندی ئابووری جیهانیە و تەواوی خەڵکێکی زۆر لەسەر تاسەری دنیاە لەو شوێنە کۆبوونەتەوە بوونی ئاڵای کوردستان گواستنەوەی قۆناغی هەرێمی کوردستانە بە تەسەوری من لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر وەک وتمان هەموو ئەوەی کە قووەتی بەمەداوە هەم لە پێگەی سەرۆکایەتیە ڕێزدار نەچیرەڤان بارزانی کە لە ڕابردووشدا بە کۆمەڵێک جوڵەی دیبلۆماسی لەسەر ئاستی دەرەوە و لەسەر ئاستی ناوخۆش توانیوێتی کە تا ڕادەیەکی باش کۆدەنگیەک لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە بە شێوەیەکی باش دروست بکات هەموو ئەوانە جێگەی ئەوەن کە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی شانازی بەمەوە بکە و ئەگەر تۆ ورتریش لەمە سەیری ئەتەکێتی شێوازی دانیشتن و ئەو بابەتەی کە فۆکس نیوز نووسی بە تەسەوری زۆرێک لە چاودێران پیان وایە کە سەرۆکی ئەمریکا وەکو سەرۆکی هەرێمێکی دیاریکراوی چەند ملیۆنی نێچیرەڤان بارزانی نەدیوە بەڵکو وەکو سەرۆکی دەوڵەتێکی سربەخۆ و وەکو دوو سەرۆک دەوڵەت لەسەر ئاستی با بڵێن ناوچەکە و دنیا ئەوان دانیشتون و لێدوان و قسەکانیشان بە شێوەیەکی گشتی باسکردن بوو لە مەسلەی تیرۆر و تیرۆریزم و لە مەسلەی بواری اقتصادی و بە شێوازێکی گشتی پانۆرامایەک بوو بەوەی کە لەلایەن ڕێزداری نێچیرەڤان بارزانیەوە کە باس لەوە کراوە کە هەرێمی کوردستان کە لە ساڵی 1992ەوە وەکو یەکەیەکی سربەخۆ توانیوێتی لێرە ئیدارەدانی خۆی بکاوە حکومڕانی خۆماڵی خۆی هەبێ ئەمە هەمووی باس کراوە و دیارە لای ئەوانیش هەرێمی کوردستان و مووقع و پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە و قارەمانیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەو ئەمن و سەقامگیرەی کە لە مەنتیقەکە هەیە هەمووی قووەت بوون دراون بە دیدارەکەی نێوان ئەو دوو سەرۆکە. کاک بەرزان ئێمە بۆ ساڵی 2009 لە کۆتایەکانی ساڵە بینیمان ژمارێک لە سەرکردە و سەرۆکوەزیران و وەزیریانی دەرەوە و ژمارێکی زۆر لە بەرپرسان هاتن هەرێمی کوردستان و پێچوانەشەوە سەرۆکی هەرێمی کوردستان گەشتی کرد بۆ تورکیا بۆ وڵاتانی کەنداوی عەرەبی بۆ ئەوروپا بۆ ئەمریکا یعنی ئەکرێت ئەم هاتنانە ئەم ترافیکە دیبلۆماسیکە لەسەر هەولێر دروست بوو بە نمونە کۆتایی ساڵ بۆ کۆتایی هاتکە
جێگری سەرۆکی ئەمریکا هاتە هەرێمی کوردستان و نەچۆ بەغدای پایتەخت بەهۆی دۆخە خراپێکە لە پایتەخت لە بەغدا گوزەرا ئەکرێ هەموو ئەم شتانە پێکەوە تا گەین بە داڤۆس و ئەو باخی گەورەی کە بەڕێز شتان باستان کرد درا بە سەرۆکی هەرێمی کوردستان و بە ڕۆڵی کورد ناوی بنین وەرزێک لە هەڵکشانی دیبلۆماسی و سیاسی هەرێمی کوردستان. خۆی هەموو ئەو جوڵانەی کە جەنابەت باست کرد لەگەڵ ئەو دەنگۆیەکە گرێتەوە کە ترامپ بەنیازی ئەوەیە کە با بڵێن بەرنمەیەکی هەبێت یاخود با بڵێن نەخشە ڕێگایی کێبێ بۆ ئاشتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە کە پێوترێ سەفقەت القەڕن. ئەم سەفقەت القەڕنە دیارە یەکێک لە زاواکانی دۆناڵد ترامپ هەم ئەندازیار و هەم جێبەجێکارەتی دەنگۆی ئەوە هەیە باس لەوە کاتکە لەو نەخشە ڕێگەیە بە شێوەیەکی با بڵێن یەکلاکەرەوە کێشەی نێوان عەرەبی ئیسرائیل چارەسەر بکرێ و لەو نێوەندەیە دەستکاری سنوورەکانی هەریەکە لە فەڵەستین و لە ئیسرائیل و لە سعودیە و لە میسر و لە عێراقیش بکرێ. دیارە سعودیە خۆی بە خۆی لە ڕووی اقتصادیەوە بە پارە سپۆنسەری ئەم بابەتە ئەکا و عێراق دایانەوێ بیکەن بەسێ دەوڵەتێکی سونە و دەوڵەتێکی شیعە و دەوڵەتێکی کورد لە ناوچەکە دروست بکەن و ئەوەی کە زۆرتر لە ئێستاە باوەکە دژایەتی ئەم بابەتە بکە تورکایە و ئیخوانەکانن لە فەڵەستین بە شێوەیەکی گشتی. بۆیە ئەوەی کاڵین یەکە گرێتەوە لەگەڵ ئەم بابەتە پەیوەندی بەوە هەیە ئەوان لە ئێستاوە کاراسانی بۆ ئەوەکەن کە بیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان وەک کارکتەرێکی نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە بکەن و بە تایبەتی تریش دوای ئەو بڕیارەی کە پەرلەمانی عێراقی دای بە چوونە دەرەوەی هێزە ئەمریکیەکان یان هێزە بێگانەکان کە ئەوان زیاتر مەبەستیان لە هێزی بێگانە هێزی ئەمریکیەکان بوو خۆی بۆ خۆی ئەوە ڕێخۆشکەر بێ بۆ ئەوەی و بە تایبەتیش کە کورد و سونە بەشداری دانیشتنی پەرلەمانیان نەکرد بۆ دەرکرد بۆ پەسەندکردنی ئەو پرۆژە بڕیارە هەموو ئاماژەن بەوەی کە ئەو سەفقەت القەڕنە لە بەرنامەی ئێستای ترامپە بەنیازی جێبەجێکردنێتی وەکاری بۆ ئەکا و کۆماریەکان مسرن لەسەرەوەی کە سنوورێک بۆ دەستدرێژیەکانی یان بۆ حکومڕانی و پاوانخوازیەکانی شیعە بنێن لە مەنتیقەکە بە شێوەیەکی وە احتیوای ئەو دەسەڵاتانەی بکە نێڵن لەوە زیاتر کە سنوورەکانی چ سونەکان ببەزێنێەوە چ شیعەکان و ئێمە بینیمان لە ڕابردووی شاکە ئەوەی کە لەم مەنتیقەیە بێزیان بۆ ئەمریکیەکان تەنها کورد بووە و ئەوەی بەرژەوەندەکانی ئەمریکەکانی پاراستووە تەنها کورد بووە و ئەوەی دژایەتی ئەمریکیەکانی نەکردووە لە ڕووی سەربازیەوە تەنها کورد بووە. ئێمە گەر تەماشا بکەین بە شێوەیەکی گشتی لە دوای 2023ەوە گروپە شیعیەکان لێرە و لەوێ پەلاماری سەربازە ئەمریکیەکانیانەدا و لە مەنتیقە سونیەکان پێش دروستبوونی داعش سەربازە ئەمریکیەکان ئەیگیران و ئەسووتێنران و سوکایەتیان پێکرا بەڵام پەناگەیەک کە توانی بێتی ئەمریکیەکان بە شێوەیەکی ئاسوودەی و دوور لە مەترسی تیا بمێنەوە و ئیسراحەتی تیا بکەن تەنیا هەرێمی کوردستان بووە. بۆیە ئەم خاڵێکی گرنگە و جێگەی ئەوەیە کە ئەوان فۆکسیان لەسەری بێ و لە بەرنمەیان بێکاری بۆ بکەن بەڵام ئەم بابەتە پێویستی بە یەک خیتابی کوردەیە و پێویستی بەوە هەیە کە هەمووان لە دەوری خیتابێکی نەتەوەیی کۆ بکرێنەوە و بیر لەوە نەکرێتەوە کە کێ تا چەند حسەی زیاترەکەوێ لەم پشتی زیاترەکەوێ لەم سەروەریە چکە دوجار سەروەری خەڵکی کوردستان دابەشە بێ بەسەر هەموو تاکێکی کووردا و هەموو ئەو لایەنانەی کە با بڵێن یارمەتی دەربوون بۆ ئەوەی بتوان ئەو خیتابە نەتەوەیە سەر بگرێ. کاک وەرزان بەرە کۆتایی بەرنامەکە ئاڕێن وەکو دیدگای خۆت وە بە خوێندنەوەی خۆت بۆ ئەو دۆخەی کە بە تایبەت چ لە هەرێمی کوردستان چ لەو دۆخە خراپێکە ناوڕاست و باشووری عێراق گوزەرێ و لەو ڕووداوانەی کە لە تورکیا و سووریا و ئێرانیش ئێمە بەرکەوتنمان هەیە لەگەڵیا کە ئێستا ناوچەکە بە نائستیقرارێکی گەورەیە تێپەڕێ. خوێندنەوە دوایە کە هەرێمی کوردستان ئەتوانێت ئەم قۆناغا بە منفەسێکی تر ببینێت و یا بێوێزگەیەکی تر ببینێت بۆی کە بتوانێت لە ئایندی نزیکە پێگەیەکی باشتر بەهێزتری هەبێ. بەڵێ
سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیاریکراو توانیوێتی زۆر هاوسەنگانە مامەڵە لەگەڵ ئەو ڕوودا و گۆڕانکاریانە بکاکە ڕوودەدەن چ ئەوانی لە ڕابردوو ڕوویانداوە چ لە ئەوانشی کە لە داهاتوو ڕۆدەن و زۆر واقعبینیانە و پراگماتیکیانە بۆ هەر ڕووداوێکە ڕوانیەکە ڕوو لە منتیقەکەکە بۆیە ئێمە دڵخۆشین بەوەی کە بەم شێوازی هاوسەنگی ڕاگرتنەوە بەم شێوازەی کە توانراوە ئیستیقرار و ئەمنێک لە منتیقەکە دابین بکرێ بەو شێوازەی کە لایەنە گرنگە سەرچەکانی ناوهەرێمی کوردستان بەشدارن لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە و بەشدارن لە سەرخستنی پرۆسەی چاکسازی کە خۆشبەختانە لەلایەن ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەرەی پێدرێ و لە ئەولەوێتی کارەکانیەتی و هەنگاوی باشی بۆ هاوێژراوە ئەوانە هەموو ئاماژەی ڕوونن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ڕوو لە ئاسوویەکی ڕوونە و ئەو ئاسۆ ڕوونە هەمیشە ڕێگاکەی بەوە نەتەنراوە کە پڕ لە گوڵ بێ دیارە خەڵک لێرە و لەوێ هێزی تر لێرە و لەوێ کە ئەم بارودۆخە لە بەرژەوەندیانانە ڕەنگە گیر و گرفتی بۆ دروستکەن بەڵام دەرکەوت دوجار ئیرادەی چاکەخوازی و ئیرادەی کوردانە و ئیرادەی نەتەوەیانە و ئەو ئیرادەی کە توراسەکەی هی مستەفا بەرزانی نەمرە و ئێستا لە دوای ئەو سەرکردایەتیەکانی هەم لە پارتی دیموکراتی کوردستان و هەم تیمەکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەباشی ئەدای ئەو کارەکەن بۆیە ئومێدی خەڵکی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان ئومێدێکە کە لە خۆڕانیە چونکە پیان وایە ئەوەی داینەمۆی گۆڕانکاریە چ گۆڕانکاری کۆمەڵایەتی بێ و چ گۆڕانکاری اقتصادی بێ و چ گۆڕانکاری سیاسی بێ و چ گۆڕانکاری بێ لە بواری چاکسازیە تەنها بە پارتی دیموکراتی کوردستان ئەکرێت چونکە پارتی دیموکراتی کوردستان خاوەن پێگەیەکی بەهێزە و خاوەن جەماوەر و نفوسێکی زیاتری لەلایەنەکانی تر هەیە کە خەڵکی کوردستان کە سوکاری شەهیدان خەڵکە شۆڕژێڕەکە و ئەو خەڵکانەی کە مەبەستیانە هەرێمی کوردستان لە دۆخێکی ئارامە لە قۆناغێکی ئارامە بە ژیانێکی شایستە بگات تەنها چاوان لەسەر پارتی دیموکراتی کوردستانە. کاکوەرزان حامد چاودێری سیاسی و ئەندامی جۆنی پارێزگای سلێمانی خۆشحاڵ بووین بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕافە بۆ شیکردنەوەکانت بۆ داتا و زانیاریەکانت. زۆر سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو. سپاس بۆەوە ئازیزان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ڕافە تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.